ئێرە یەکێک لە باخچەکانی کەرکووکە. ئەمە نمونەیەکە بۆ پیشاندانی دۆخی سەوزایی لە پارێزگاکەدا. پێشبینی دەکرێت ئێستا ڕێژەی سەوزایی لە پارێزگای کەرکووک تەنها 102 بێت. ئەو ڕێژێش لە کەمبوونەوەی بەردەوامدایە. ژینگە بەڕاستی مەترسێکی گەورەی لەسەر دروست بووە. ئەوە تا پانتای سەوزای لە شارەکەیە زۆر کەمە، ئەسڵەن لە ئاستی پارێزگاکەیە زۆر کەمە و پێویستە لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی حکوومەت ڕاستەوخۆ بەرپرسیارەتی هەڵگرێت لەسەرەوەی کە بایەخی تەواو بە ژینگە بدە بە هاوکاری ڕێکخراوەکان بتوانێت سوود لە کەشوهەوای کەرکووک بینێت کە ئەزانین کەشوهەوای کەرکووک گونجاوە بۆ زیادکردنی فراوانی پانتای سەوزایی و دروستکردنی دارستان. بۆ نمونە چەند بەنداوێکمان هەیە، بەنداوی خاصێ، بەنداوی شیرینە، بەنداوی ئەوانەیە ئەتوانێت هیچ نەبێ ئەگەر لە ناو شارش کەم تەرخەم بێ لە زیادکردنی پانتای سەوزای ئەتوانێت لە دەوروبەری شار هەوڵ بدا بۆ دروستکردنی دارستان. پێویستە ڕێژەی هەموو پارێزگایەک لە سەوزی لە 115 بێت، بەڵام ئەوجی نیگەرانی لە کەرکووک لە 102 ئەمیش نیگەرانی لە لای هەمووان دروست کردووە. بۆ پێی کەرکووک شارێکی نەوتیە و ئەو پاشماوانی کە لەو چلگەنەوتانە دەرەچێت کارگەری نەرێنی دەبێت لەسەر تەندروستی هاوڵاتیان. بۆیە پێویستە حکوومەت پرۆژەی بەپەلەی هەبێت بۆ سەوزاییکردنی نێو شارەکە. چالاکوانێکی بواری ژینگە ئیداری ئێستای کەرکووک بە کەمتەرخەم ناو دەبات و هۆکارەکانی لە ناوچوونی درەخت و سەوزایەکانی کەرکووک ئاشکرا دەکات. ئەم پارێزگاری ئێستا دیارە هیچ بەلایەوە گرنگ نییە یاخود هوشیارەیەکی تەواویان نییە سەبارەت بە کێشە ژینگەییەکان کە ئێستا لە سەرتاسەری جیهاندایە زەق بۆتەوە و سەری هەڵداوە. تەنانەت لە دوای ئەو بڕیاری کە حکوومەتی تورکیا داویەتی بۆ گلدانەوەی ئاو بۆ بەنداوی ئەلیسۆ کە کاریگەریەکانی زۆر دەبێ و دەبێتە مای کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە ناو سەرتاسەری عێراق بە تایبەتی هەرێمی کوردستانیش. بۆیە ئەمەوا دەکات کۆمەڵانی خەڵک ئەمڕۆ کێشەیان هەبێ لە ئاودانی باخچەکانیان لە بە ئاودانی ڕێزەکانیان و ئەم ڕێژەی پلەگەرمایی ئێستا کە ڕوبەڕووی ئەم هەرێمی ئێمە بۆتەوە بە تایبەتی شاری کەرکووکیش کە خۆی گەرمەسێرە و ناوچەیەکی گەرمیانە و هۆکاری پلەی گەرماکە نەکەر بۆ ئەم کەشوهەوایە. تەنانەت ئێمە کاریگەری سەرتاسەری دەگەڕێتەوە بۆ هەموو کێڵگەنەوتی و گازە سروشتیانەی کە دەوروبەری شارەکەی ئێمەی داوە و ڕۆژانە کۆمەڵێت تخم و گاز دەکەن بە کەشوهەوای شارەکەیە دەبێتە زیادکردنی ڕێژەی پلەی گەرما لەم شارە. کەرکووک یەکێکە لە پارێزگانەوتەکان و بەردەوام گاز و دووکەڵ تێکەڵ بە ژینگەکەی دەکرێت. لە بەرامبەریشدا ئیداری کەرکووک خۆی بێدەنگ کردووە لە کەمبوونەوە و مردنی ڕۆژانی درەخت و سەوزایەکانی پارێزگاکە. کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی بۆ 102 بە مەترسی بۆ سەر ژینگە و دانیشتوانی کەرکووک وەسف دەکرێت. بۆیە داوا دەکرێت هەرچی زووە لایەنی پەیوەندیدار و ئیداری کەرکووک هەڵمەتێکی فراوان بۆ دووبارە سەوزکردنەوەی کەرکووک دەست پێ بکەن. کەڕۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.